عێراق لە سەرەتای ئەم ساڵەوە بوژانەوەیەکی ئابووری بەرچاوی بەخۆیەوە بینیوە. ئەمەش بە سوودوەرگرتن لە بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان یادەگی نەختینەیشی بۆ ئاستێکی زۆر بەرز کردوتەوە. لە کاتێکدا حکوومەتی عێراق لە ساڵانی 2014 بۆ 2021 لە قەیرانێکی قوڵدا بوو بەهۆی دابەزینی نرخی نەوت، بەڵام پاش کۆتاییاتنی کاریگەریەکانی جەنگی داعش و ڤایرۆسی کۆڕۆنا، حکوومەتی فێدراڵی لە ڕووی ئابووری و داراییەوە بەرەو گەشە سەندن دەچێت، گەرچی هێشتا دۆخی ئابووری وڵاتیان و خزمەتگوزاریەکان باش نەکراون. بابڕای چاودێران سەرکەوتنی دۆسی نەوتی عێراق دەگەڕێتەوە بۆەوەی کا بە شێوەیەکی شەفاف داتاکانی دەخاتە ڕوو، مانگانە هەموو زانیاریەکان بڵاو دەکاتەوە، وەک کە داهاتی نەوت ناچێتە گیرفانی حەزبەکان و دەگەڕێتەوە بۆ حکوومەت و کۆمپانیای بیانی هاوبەشی ناکەن. با پێچەوانەی دۆسی نەوتی هەرێمی کوردستان کە ناڕوونی زۆر لە خۆ دەگرێت و گومانی زۆر لەسەر ژمارەکان هەیە، وا داتاکانیش بڵاو ناکرێتەوە. جگە لەو راپۆرتانەی ساڵانە کۆمپانیای دیلۆیت لە حکوومەتەوە وەریدەگرێت و بڵاوی دەکاتەوە. لا بەرامبەردا پەرلەمان و وەزیرەکان وردەکاریان لەسەر دۆسەی نەوت لەبەردەست نییە. تا ئێستا حکوومەت دەیان ملیار دۆلار لەسەر فرۆشتنی نەوت قەرزدار بووە. کۆمپانیای سۆمۆش هۆشداری لەوە دەدات کە کۆمپانیا بیانیەکان کراونەتە هاوبەش لە دۆسەی نەوتی هەرێم و مافی دەست بەسەرداگرتن و فرۆشتنی نەوتیان پێدراوە. لە کاتێکدا حکوومەتی عێراق ساڵێک لەمەوبەر لە لێواری هەرسێکی گەورەدا بوو، بەڵام بەرزبوونەوەی نرخی نەوت سوودێکی گەورەی پێگەیاند بوو، دێرخانی ئابووری بوژاندەوە. باپی لێدوانی عەلی عەلاوی وەزیری دارایی عێراق مانگی نیسانی ئەم ساڵ ئاستی یەدەگەی نەختینەی عێراق گەیشتووەتە 70 ملیار دۆلار. پێشبینیش دەکەن تا کۆتایی ئەم ساڵ بۆ سەروی 90 ملیار دۆلار بەرز بێتەوە. باپی داتاکانی وەزارەتی نەوتی عێراق لە 4 مانگی یەکەمی ئەم ساڵی عێراق توانیوێتی نزیکەی 38 ملیار دۆلار داهاتی نەوتی هەبێت، بە جۆرێک لە مانگی یەکەمدا با بڕی 8 ملیار و 322 میلیۆن دۆلار داهاتی هەبووە، لە مانگی دووشدا لە سەروی 8 ملیار و 500 میلیۆن دۆلار داهاتی هەبووە، لە مانگی سێمیشدا نزیکەی 11 ملیار دۆلار داهاتی هەبووە و لە مانگی چوارەمیشدا 10 ملیار و 609 میلیۆن دۆلار داهاتی هەبووە. ئێستادا وەزیری نەوتی عێراق وەشاندێکی وەزارەتەکە لە ئەوروپان کار بۆ زیادکردنی ڕێژەی بەرهەمهێنانی نەوت لە ساڵانی داهاتوودا دەکەن. سەبارەت بەم زانیاریە وەزارەتی نەوتی عێراق ئاشکرای کرد شاندی وەزارەتی نەوت لە پاریس لەگەڵ بەرپرسانی هەردوو وەزارەتی نەوت و ئابووری فەڕەنسا قسە لە بارەی هەماهەنگی کراوە بۆ زیادکردنی بەرهەمهێنانی نەوتی عێراق بۆ 8 ملیۆن بەرمیلی ڕۆژانە تا ساڵی 2028 لەگەڵ دەرێنانی غاز لە کێڵگە غازیەکانی هەردوو پارێزگای ئەنبار و دیالە.